سڵاتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێش و جیاواز لە خۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. بە سەلیقەی جوان و هونەری خۆی خانمێک لە شاری هەولێر بەرهەمە شیرینەمەنیەکانی دەڕازێنێتەوە. هاوڵاتێکی گوندی کونەماسی وەڕای ئەوەی هیچی دەربارەی هونەر نەخوێندووە بەڵام بە سەلیقەی خۆی شێوەی گوندەکەی خۆی بە بچووکی دروست دەکاتەوە. کچێکی دەرچووی کۆلێژی کشتوکاڵ لە شاری کۆیە خەونی پرۆژەی چاندنی قارچک دەکاتە ڕاستی. پێشەوەی دەستکەم بەم کارە خۆم زۆر حەزم بە دروستکردنی شیرینی بوو. دواتر بیرم کردەوە کە وەک کارێک بەکاری بێنم بیرۆکەکەم. هەستام بە دانانی پیجێک بە هاوکاری هاوسەرەکەم. ئەو بیرۆکانی هەم بووە و شیرینیانێک کە ئەمزانی دروستم کردو لە پیجەکە دامنە و پێشەوەی دەستکەم بە کارەکەش ئەو پیجە دابنەم و بە شێوەی ئۆنلاین ئیشکەم. هاوڕێ دۆستەکانم زۆر پشتگیریانەکردەوە هانیانیان کە ئەو ئیشە بکەم چونکە تا میشتەکانیان کردبوو زۆر بە دڵیان بوو. شیرینیەکە نایترامی سوێە شیری خەست و خامەم تێکەڵ یەکتری کرد پێشتر دواتر پسکیتەکان دانەی و قات ئەو وەکو کرێمی لێکەوە کە دروستیەکەی و قات دایانەی دەست خۆش دواترشە چین لە ژوورەوە شتانی کە هەماڵت کرد و بینی زیاتر. حەزەکەم جگە لەو کارەکە ئێستایکەم من داوامێکی تریشم هەیە مامۆستام هەش کاتژمێر کار دەکەم. هەوڵم ماوە کاتەکانم ڕێک بخەم بۆی بتوانم کە ئەم کارەش بکەم. پلانم داناوە بۆ ئیشەکانم لە دوای دەوامەوە کار دەکەم و هاوسەرەکەشم زۆر یارمەتیم دەدات. لەو کەرەسانێک کە بەکارێنم هەوڵماوە تا بتوانم کوالیتی باش بەکاربێنم و زۆربەی کەرەستەکان ماوەدی ئەوروپیە کەرەستەکان حەزەکەین شتی باش بێ و تامی باش بێ و زۆر گرنگیمانەوە بە ڕووی دەرەوەی شیرینیەکان. یەکەم ڕۆژ کە دەستم کرد بەم کارە کۆمەڵێک شیرینیم دروست کرد بۆی کە لە پیج داینێم. دواتر بیرم کردەوە چی لەو شیرینیانە بکەم. بیرۆکێکم هات کە ئەو شیرینیانە بەمە دوکانێک لای ماڵی خۆمان کە بردمە ئەوێ وتم هەر کەسێک هات هەر شیرینێکی ویست بە بیبە. دواتر کە سەردانم کردەوە بە خۆشحاڵیەوە وتی موشتەریەکان دووبارە هەموو داوایان کردوێتەوە زۆر زۆر بە دڵیان بووە. هیچ شتێک زەحمەت نییە تەنها پێویستی بە هەوڵدانە و ڕێخستنی کاتە. ئەوانەی کە داوامیان هەیە و حەزەکەن کارێکی تر بکەن تەنها پێویستی بە ڕێخستنی کاتە. هیوا هەیە حەزێکی هەیە یان خولیایەکی هەیە پێویستی بە ڕێخستن و هەوڵدانە. ئەوەی کابینیمان بەرهەمی هەوڵ و ماندووبوونەکانی ئەم خانمە دەستڕنگینەی شاری هەولێر بوو کە لە ماڵەکەی خۆیدا جۆرەها شیرینی و کێکی جیاواز دروست دەکات و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگەێنێتە دەستی کڕیارەکانی. ئەو هەروەها پەیامێکی بۆ ئافرەتانە هەیە کە یانەوێت کار بکەن و دەرفەتیان لە بەردەمدا نەڕەخساوە. ئەو دەڵێت ئەگەر هەوڵ و ماندووبوونی خۆت بەکاربهێنی ئەتوانی بربەستەکان تێک بشکێنێت و بە خەون و خولیاکانت بگەیت.
گەنجێکی شاری هەڵەبجە لە بەرامبەر زیادکردنی زمانی کوردی شێوەزاری سۆرانی لەلایەن کۆمپانیای گوگڵەوە خەڵاتی ڕێزلێنانی پێدەبەخشێت. خەڵاتەکەی پێکهاتووە لە سپاسنامە و کۆمەڵێک جلوبەرگ و کەلوپەلی تایبەتی کۆمپانیای گوگڵ. ئەو گەنجە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100,000 داتای وەرگێڕاوە و ئەو داتایانەشی لە کۆمپانیای گوگڵ لە خەزانەدا داناوە لە پێناو دەوڵەمەندکردن و بەرەو پێشبردننی زمانی کوردی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. دیارە کۆمپانیای گۆگڵ ئەوێت هەموو زمانەکانی دنیا لە ناو بەرنامەی خۆیان کە ناوی وەرگێڕی گۆگڵە کۆ بکاتەوە لە بۆ ئەوەی بتوانی وەرگێڕان هەموو میلەتەکان سوود لە پرۆژەی وەرگێڕان ببینن. بەداخەوە تا و گوێزار زمانی کوردی شێوەزاری سۆرانی خۆ بڵێن کوردی ناوەندی بێبەشە لەوە خۆشبەختانە ئەوە نزیکەی تقریبان 8 ساڵە بێ سەرەتا لەسەر بنچینەی زمانی کوردی و چەسپاندنی لەناو کۆمەڵگەی گۆڵ و دواتر لە بواری کارکردن بۆ وەرگێڕانی داتاکانی زمانی کوردی و لەگەڵەوەشتا کارکردن بۆ دانان و چەسپاندنی لە بەرنامەی تایبەتی کۆمپانیای گۆگڵ کە ناوی کراوسۆرسە لە ساڵی 2019 دانی بە زمانی کوردی ناوەندی دانا و زمانی کوردیش لە کۆمەڵگەی گۆڵ ساڵی 2015 دانی بە زمانی کوردینا دواتر کرا بە دوو بەشەوە بکرا بە بەشی سۆرانی و کرمانجەکە تەواو کرا بەڵام بەداخەوە کوردی شێوەزاری سۆرانی یاخۆ بڵێ ناوەندی تەواو نەکا بۆ هەموو کە هەندێک کەم و کوردیەوە وەک لە بواری کیبۆرد و هەندێک کەم و کوردی تر بەڵام خۆشبەختانە لە ئێسایە کیبۆردی کوردی دەتوان بڵم چارەسەر کراوە تا ڕادەیەکی پێویست بەڵام هەندێک داتای ماوە کە کاری تێدا دەکەم و لە بواری داتاکانە نزیکەی 100,000 وەرگێڕانم تێدا کردووە و بەدەر لە بواری کیبۆرد و ئەو گیر و گرفتانی کە بەرۆکی زمانی کوردی گرت بوو خۆشبەختانی ئێستا زمانی کوردی لەسەر سکەیەک هەیەتوانم بڵێم داهاتوەیەکی تروسکایەکی زمانی کوردی بێنین وەکو پاڵپشتیش لەم دوایانە گۆگڵ کیبۆردی وەلانیشی داناوە بۆ کوردی دوو کیبۆردە لە داهاتوە هێتە ئێرەوە زمانی نزی دوو کیبۆردیە لەگەڵ کیبۆردێکی دەستنووس سەبارەت بە خەڵاتەکەی کۆمپانیای گۆگڵ کە بۆی ناردم لە ڕێگەی پۆستەوە نزیکی 2 مانگ بوو کە چاوەڕێم کرد خۆشبەختانە خەڵاتەکە گەشتە دەستم نزیکی هەفتەیە لەمەوە پێش خەڵاتەکە پێگاتوو لە هەندێک کەلوپەلی کۆمپانیای گۆگڵ کە تایبەتە بە کۆمپانیای گۆگڵ خۆی کە بۆی نردوم و لەگەڵ هەندێک جلوبەرگ و دواتر چەند شاهد بڕوانامێکی سوپاسگوزاریان بۆ نردبووم کە پێشتر ئەو کار و هەوڵ و تێکۆشانم کردو بۆ زمانی کوردی و لە داهاتووشدا ئەو کەلوبەلانە کە بۆی نردوم دیارە مەبەستی تایبەتی لە پشتەوە یەکە لە داهاتووە پێمەڵەن چونکە پیان وتم کە لە ساڵی 2020دا پێمان خۆشەکە لە پێشەوە بدبینین لێرە لە سیوەکی 5 دوایەوە کە کۆمپانیای گۆگڵ لە ڕێگەی هانگاوتەوە بە تایبەتی قسەم لەگەڵاکردن سەبارە بە زمانی کوردی دوایەوە کە بانگێشیان کردم لە نووسنگە گۆڵ لە وڵاتی هندستان بوو 2-4 جار لە هندستان و جارێکی لە ئەمریکا بوو ئەگە ببین لەوێ زمانی کوردی ناوەندی بە کوردی نووسراوە ئەمەش جێی دڵخۆشی بۆ زمانی کوردی کیبۆردی کوردی زۆر گرنگە کە هەموو تاکی کورد هەڵسێ بە بەکارهێنانی کیبۆردی کوردی و لەگەڵەوەشدا هیوادارم کە بەکارهێنەرانی تەکنۆلۆژیا و ئەو کەسانی کە کارەکەن لە بواری تەکنۆلۆژی هەستن بە خزمەتکردنی زمانی کوردی چونکە بەڕاستی زمانی کوردی زۆر لە دواوەیە بەڵام ئینشاڵڵا لە داهاتووە هیوادارین کە هەمووان پێکەوە بتوانین کە زمانی کوردی بەرەو پێشەوە بەرێن ئەم پرۆگرامەیەکێکە لە پرۆگرامە بەناوبانگەکانی کۆمپانیای گۆگڵکە پەرەی پێیات بۆی زمانەکانی هەموو دنیا کۆ بکاتەوە لەناو وەرگێڕی گۆگڵا دایبنێت خۆشبەختانە زمانی کوردیش دانی پێدانراوە بەڵام هەندێک داتا و ئەو شتانی ماوەکە دابرێکی لەو داتانە لێرە بۆ منە بڕکەی ترانس لە وەرگێڕانە لێرە ئینگلیش لێوا کورتەوە داتا بۆنێ تویەکی بە کوردی ئەم دەستنووسە بۆ نمونە یاسا ئەو شەو بۆ ئەنێرێت ئەو بۆ نێرێت تۆ بە ئینگلیزی نووسی و ئینێری بۆی دواتر ئەم دەستنووسەیەتە ئێرەوە ئینگلیزی یعنی کە تۆ کوردی دان پێنرا لێرە بە هەمان شێوە لێرە تەواو بوو داتاکان هێتە ئێرەوە ئەو بەڕێزا ئەو کەسە ئامادا بێ ئیشەڵڵا هەمومان پێکەوە لەوێ چاو پێکەوتنی لەگەڵاکەین چەند کەسێکین لە هەموو عالەمە بانگێش کراوین
هاوڵاتێکی مەسیحی خەڵکی گوندی کونەماسی کە هیچ کاتکاری لە هونەردا نەکردووە بە سەلیقە و لێهاتووی خۆی توانیوێتی لە بەرد و چیمەنتۆ شێوەی گوندەکەی خۆیان بە بچووکی دروست بکات و ئەم کارەشی جێگەی سرنجی هاوڵاتیانی گوندەکەی خۆیەتی هەر بەم بۆنەشەوە وەکو هونەرمەندێک ناوی دەرکردووە. شرعي دويا جندي كفن طبيعي جندي كفن أم لازم بهنن چونك أو تاريخ ملتي تشيا بابو بابيرو باب بريتوان فهكا أم احتفاظ بانشو لنا كان معناوي نوكا خر جندي بروارية همي كردستاني چي سرده هيا تانكينا مظانم چي نظام بل الفيري الحمد لله أبا باقردانا أبا هنشيد بيجينا يترك شيء السرباني أوكي أبا بريد سوفنا يعني أبا دي بستركن فأبا ذكريات ما أبنا هكا ما نهاوين أبانا معناوي شيء هم الدنيا دائما تراثي هيلن بلا تشتنوب كان أردك دي فهزرا من هات من قوتي عايز هريه بطالم وقتها من نابوريت رابم گوندی چێکم باور بکە ئەvە سێ هەی بەس پێڤەمە ئەvە طبیعی ئەسرا بوومە فێرێش بیچووکاتی حتى خريج ابتدائية بشتينجي وقت شوم متوسطة هما مدرسة خلاص بيت ثاني رجدو أسلفيري چون كاس رابو ما بردست باپیر خو فنشيام بهلم فدائما اسويري بوم دوات من ويري بو اساتي ما دنيا البي قسري دار هنا معاكس هيا همي تشتهيا ومن هابو همي تشتهي چمكو من ديكوف تديت خانيا من نافدا شاويا همي بدستيخو مني تشكري فاولي من تخطيط كالرسم هر خاني تشاوبو أو خاني بيرا من ناحية من شكلة كفن هنا فهو شكلة كفن درخم تكبير كم بشتينجي رسم كم بشتي رسم كم أو دي سرداري تخطيط كم سرداري قصينم حسب الأصول وهر خاني تشاوبو بالضبط وسا باور بكاس تفكير مصرفناكم چونكو أباش دلع نكبو من أبا بومنت إني ملايين الدولارات من يصرف كريال فيري $1000 نكمن شونين $1000 كده بس نكمنت إني دابا مليونك نكهاتنا هوا الفيري نكمن مليونك بشتينجي دي تشجيع بيت بمنافسة ده هند خلق هند فنانين هنا قال لك كردستان فنانين هنا وقال لك هاتينا بيري قلت باور بك خدي ام دي بيشولي كان مو قلت باور بك هر ايك قندي خو شيكت نشرت معظم مصابيت بلا بيشوك بيت خبيلينا ببرهاتنا ابا احتراما بابا بيرمية چونك افان خانيا نوا كنو كايا قلابي ونظانم دي وشغل نبو خربان برايت إناينا 3 ساعة 4 ساعات بدوارة هر خاني داشته 2000 3000 برد بازي بيجيني أو خارجي طبيعي من مجال نبو أسدشي كم نوكادشي موابكم رسم كم ديواري همي دبيتا وكو بأنه أباب برية شكرية فأر من قد هو كان بس عند صبغة دي تلوين كان ودي خلاص بيت أبشت خلاص نبويا خلاص كرنيوي بيتر دي لاو تربيت وأف جندي بالضبط من نجان دبو الحديقة خول كندا صالح نطحف
لە ناوچەی نەهلەی سەر بە قەزای ئاکرێ سەرەتای هەموو زستانێک هاوڵاتی مشیر عەبدوڵڵا دەست دەکات بە دروستکردنی زۆپایدار. ئەم هاوڵاتیە زیاتر لە 35 ساڵە خەریکی دروستکردنی زۆپایدارە وەکو خۆشی باسی دەکات زۆربەی کەرەستەکانیشی بۆ خۆی دروستی دەکات. ئەو دەڵێت کە هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەر سۆپایدار هەیە هەرچەندە شێوازەکەی کۆنەوە ئێستا باویشی نەماوە. اسم مشير عبد الله حسن الجنديجيري لدبرون أهلي لمنطقة أوكري يجي حيل ينخو حتى بيجا بشغل صوب الدورات كم أبشر صوب الدورات شيء بيدبينا مثلا عالم زصاني بخو دورات كات تصوزي تو خوب يجرم كات بله مدخول جحيل ياخو تصابت الصوبا صوبت دارا هنگی شبکینو کنه بی جادانه بینو سیارت کیم بینو جادانه چو همه گندا ام تصای ما چند گاه خطاب بدم ملخو عوضیت خمد دانان اسم ملخو هم چون گند بو گنده هم چون یا مال بو مال هم چون ما صوبت آدرس کردن ما بو چت کردن حتی ما بو دانانو شغل صبح هب دستای ما چه آلات و جهاز و تشینه کم صبح به بادا اینو پیچکن هب دستا هم چید کن الخلق منطقه چیای وگا به صبح دارا ناقتینید چون که منطقه چیای گلک آساره وگا به هگه خوش توانه بید ده صبح دارا ده بخو کردن هگه نفچند آزوریج بید او ایلا ده بخو صبح دارا دانن کچێکی دەرچووی کۆرژی کشتتوکاڵ دوایەوەی کە خوێندنی تاوا دەکات و دانامەزرێت بڕیار دەدات کە لە پسپۆریکەی خۆیدا پرۆژەیەک دابمەزرێنێت. گەشاو مەولود ئێستا سەرقاڵی پرۆژەی چاندنی قارچکە و توانیوێتی لە کارەکەی خۆشیدا سەرکەوتوو بێت. ئەو لە پرۆژەکەیدا هیچ مادەیەکی کیمیایی بەکار ناهێنێت و بەرهەمەکانی تەواو سروشتین وەکو خۆشی باسی دەکات بە یارمەتی بنەماڵەکەی و پاڵپشتی ئەندامانی خێزانەکەی توانیوێتی بەسەر بربەستەکاندا زاڵ بێت و ئێستا لە کارەکەی بەردەوام. من نام گەشا مەولود کەریمە دەرچی کۆلیژی کشتتوکاڵم دانیشتوی شاری کۆیە لە ساڵی 2012 بۆ 13 کۆلیژم تەواو کردووە. دەمێک بوو بیرم لەوە دەکردەوە پرۆژەیەکی سەربەخۆی خۆم هەبی تەنانەت لە کاتی قۆناغی خوێندکاریش بەڵام دوای ئەوەی کە تەخەڕوجم کردم دامەزراندن نەبوو ئەم بیرۆکەیە لام جێگیرتر بوو. پرۆژەکەی من پرۆژەی قارچکە چاندنی قارچی سەدەفیە لە بۆ پرۆژەکەی من پێویستم بە دوو مادەی خاوی سەرەکیە ئەویش کە یاخود ئاردی تەختە و هەروەها گرنگترین شتیش لەو پرۆژەی مندا دەستکەوتنی سپۆڕی کوارگەکەیە کە لە دەرەوەی کوردستان دێ. سەرەتا کایەکە یاخود ئاردی تەختەکە جوان جوان دەکوڵێنێ بۆ ماوەی 2 کاتژمێر
باشە دوای ئەوەی کە کوڵاندن چاوەڕێ دەکەیت تۆزێک سابتەوە دەی پاڵێوی لە ئاوەکە و دایدەنی بۆ ماوەیەک دواتر کیسەی دووراوی حازرم هەیە دەی لە کیسەکانی دەکەین و هەر کیسەیەک هەندێک سپۆری تێ دەکەیت و کیلۆیەک سپۆر بەشی 3 کیسی لەو جۆرە دەکات بەو قیاسەی کە من هەمە کاتێک کە ئەم پرۆژەیەم هەڵبژار چەند خاڵێک هەبوو کە تەرکیزم لەسەر کرد و سەرنجم خستە سەرێ ئەوەی پرۆژەیەک بیدەرچوونی زۆر نەوێ چونکە مەسەڵەن هۆکاری هاتوو زۆر بەکارنێنی و لەبەردەستی خۆت بێ وەکو ئەو پرۆژەی کە ئێستا دامناوە هەر لە ماڵی خۆمانە بەڵێ لە بەشی ژێرەوەی ماڵی خۆمان پرۆژەکە نەبی لە کۆیە و زۆر بڵاو نەبی بۆی ئاستی فرۆشی یان ئاستی بە بازارکردنم ئاسانتر بی دوای قۆناغی هەڵواسین ڕۆژانە پێویستی بە ئاوڕشێنێکی سادە دەبی بەو شێوەیە بۆ هێشتنەوەی شێداری کیسەکان تایبەتمەندی قاچی سەدەفی کە من بەرهەمی دەهێنم ئەوەیە هیچ پەینێکی ئاژەڵی تێدا بەکار نەهاتووە تەنها مادەخاوەکەی کایە و هەروەها هیچ پەینێکی کیمیاییشی تێدا بەکار ناینین تەنها ئەوەی پێویستیتی پلەی گەرمیەکی جێگیر و بوونی شێ هەندێک جار لە قاچی هاوردا مادەی کیمیایی زۆر بەکاردێ بۆ بەرهەمهێنانی و بۆ خێراکردنی پرۆسی بەرهەمهێنانەکە و زیادکردنی ئەو مادە کیمیاییانەش لەوانەیە بێتە هۆی زیان بۆ تەندروستی بەڵام قارچی من تەنها 100% ئەندامیە و هیچ مادێکی کیمیایی تێدا بەکار نهاتووە دوای 22 ڕۆژ لە کیسەکردنی کە سپۆڕەکە بەرهەم ئەو هابە و شێوەیە دەردەچێ و کاتی ئەوەی دێ لێ بکەینەوە چونکە ئەم کیسانە بۆ ماوەی 3 مانگ بەردەوام دەبن لە پێدانی بەرهەم ئەوە لەوانەیە لە دوای 20 ڕۆژی تر دووبارە بەرهەم لە هەمان کیسە بچنەوە ئەم کوارگە تامێکی زۆر ناوازەی هەیە بە بەراورد بە کوارگەکانی تر و ئەو کوارگانەی کە ئێستا بەردەستن لە بازار و سوودێکی تەندروستی زۆری هەیە بۆ نمونە پڕە لە پرۆتین و جێگرەوەی گۆشتی سوورە و هەروەها کۆمەڵێک ڤیتامینی تێدایە کە زۆر بەسوودە بۆ تەندروستی مرۆڤ هاتینە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.